خۆشەویستان باسی ئەومانە کرد بە شەرتی 10 کیلۆ تا 6 مانگی تر من داوەگرم ئەی دابەزم باش بۆ یقینە ئەم تەوەرە بڕۆ بۆی حەزەکە قسە ناکەم تۆرە بەس نەتوان ناوە ئێستا وێنەم بگرن و 6 مانگی تریش بمێنمە من وعدێم لێرەوە بەس چەند کیلۆ داگری من ئەڵێ دا من لە خوار دەر زیاتر دەتوانم چاوەڕین باش ماشە چونکە بەڕاستی ئەم تەوەرە ئەبێ بەڕاستی تۆزێک بمان جوڵانێ لە شۆن خۆمانە بۆستین ئێستا قەڵەوی لە جیهاندا بە یەکێک لە نەخۆشە کوشندەکان بەناوزەن دەگرێت کوشندە بۆ مانایە ناکە تاو بترسین بڵێنیتە قەڵەوین ئەمرین بۆ مانەی کە هۆکارە بۆ توشبوونی زۆرێک لە نەخۆشی دنیا ئێستا وڵاتانی دنیا بودجەیەکی تایبەت دەرخانەکەن بۆەوەی کە بەر بە قەڵەیی بگرن بۆەوەی بەر بە تێچووی تەندروستی بگرن لەبەرەوە ئەم تەوەرەمان پەیوەندی وەکو پێشترتمان پەیوەندی بە ئەو کەسانەوەیە کە کێشیان زۆرە و قەڵەون و پەیوەندی ئەوان قەڵەوی و جەڵتەی دڵ چییە بەداخەوە باس لە ئەوە کرێت ئەوانی قەڵەون ئەگەری ئەوانێ زۆر تووشی جەڵتەی دڵ بن بەڵام هەشمانە زەعیفە و تووشی جەڵتەی دڵیش بووە تا هەردوو لایەن باز دەکەین و هۆکاری زیادبوونی جەڵتەی دڵ لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان بۆ چێگەڕێتەوە بە تایبەتی وەرزشکردن چەند گرنگی هەیە بۆ تەندروستی دڵ و لە هەمان کاتدا زیادبوونی کێش کاریگەری هەیە لە سەرگیرانی بۆ ڕێکانی دڵ ئەمانە و کۆمەڵێک پرسیاری تر ئاڕاستی میوانەکەمانەکەین بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر هەردەوان ئەحمەد کە بەڕێزیان بۆردی ئەمریکین بۆ نەخۆشیەکانی دڵ بەڕێزیشان بە هەمان شێوە پسپۆڕەکانی نەخۆشی دڵ و هەناوی و قەڵەویشن. دکتۆر یان زۆر زۆر بەخێربێ. سڵاو لەبێ بەیانی باش دکتۆر. سپاس بەیانتان باش و سپاسیم کەناڵە خۆشەویستاکەم بۆ ڕستانیم دکتۆر ئاری بەڵێنێکی ئاوڵە بە 6 مانگ من 10 کیلۆ ئەتوانم دابەزێنم. ئەتوانم بە شەوانیە دکتۆر؟ 6 مانگ زۆرە تا سەری ساڵی بۆ داهێنین. تا سەری ساڵ باش زۆر باش زۆر باش قساکەینەوە باش ئینشاءڵڵا. دکتۆر پەیوەندی نێوان قەڵەوی و جەڵتەی دڵ ئایا پەیوەندیەکی ڕاستەوانەیە؟ ینی ڕاستەخۆ پەیوەندیان بێکەوە هەیە؟ ئەگە بوارێکم بێ بە کەم کورتی باسێکی قەڵەوی بکەین چکە بەڕاستی بۆ خۆی چوونە ناو بابەتەکە پێویستی بۆیە قەڵەوی جاران وەکو دیاردەیەک سەیرەکرایە وەکو یەکێک لە هۆکارەکانی مەترسی ئێستا بۆ خۆی بۆ بە نەخۆشی لە هەموو جیهانە لە بوارە پزیشکەکانە وەکو نەخۆشیەک سەیرەکرێت لە وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 40 خەڵک سەرووی کێشن یعنی ئۆڤەروەیت و قەڵەون بە تایبەتی لە تەمەنی گەنجەکانە ئەمەش زۆرە و تەنانەت بە هەموو پێوەرەکان لە ساڵی 2035 ئەڵەن نیوەی جیهان کێشیان سەرووی نۆرمەڵە بێت. هەڵبەتە ئەو ڕێژەیە کەمترە لە وڵاتەکانی تر بە تایبەتی لە کوردستان بەڵام ڕێژێکی زۆر هەیە لێرەش. ئەگەر قەڵەوی پێناسەی زۆرە یەکێک لە کورتترین پێناسەکانی نەخۆشیەکی درێژخایانی پەرسندووە پەراسێنێ بەس قابل بە چارەسەرە بۆ خۆشی هۆکارێکە بۆ زیادکردنی جۆرەکانی تری مەترسی بۆ نەخۆشی دڵ وەکو مەسەلەن شەکرە و زەخت و جۆرە نەخۆشیەکانی قابل بە چارەسەر چونکە نەخۆشی دڵە بێ جیایکەینەوە هەندێکیان مۆدیفایبڵ ینی کە ناتوانانی بیگۆڕی تەمەنت جەندەرت نەخۆشیەکە لە ناو قێزانەکەیە هەبێ ئەم جۆرە فاکتەرانە کە ناگۆڕێن هەندێک فاکتەر هەن کە لەوان گرنگترن ئەتوانی چارەسەریان کەی بیان گۆڕیت کاریگەری هەبێ لە سەریان وەکو شەکرا وەکو چەوری بەرز وەکو پستانی خوێن وەکو قەڵەوی بۆ خۆی قەڵەوی ئەبێتەوە هۆکاری ئەوانە هەمویان جا قەڵەوی بە پێناسە کورتەکەی پۆڵێ نەکرێ بۆ چەند جۆرێک کورتترین پۆڵێنیان کە باشترینیان و هەموو کەسێ لە ماڵەتوان بیکا پێڵەن BMI کە کێشت لەگەڵ بڵین باڵات بە مەتر دووجانێک بە مەتر پێڵەن BMI هەر کەسێک خوار BMI 25 بێت زۆر باشە ینی ئەمە بێ گۆڵمانەوە بێت کە خواری 25 بین 25 بۆ 30 تا حەدی قبول کراوە کێشی زیادەیە بەڵام لە سەروی سیەوە بە قەڵەوی ئەژمێرەکە داخڵی امتحانەکە بوو ئەو کەسانن کە ئەتوانن بە ئاسانی بێنە خوارەوە کێشەکە لە سەروی سیەوەیە پاشان ئەویش هەر کۆڵێنکردنی خۆی هەیە 1 و 2 3 30 بۆ 35 بۆ 40 بەرەو سەرەوە جۆری تریش هەیە تەنبەتی کەمەر زۆر گرنگە لە پیاوە 102 ئەوە ژمارە
بڵین سحرەکەیە ئافرەتی بەس لەسەر ناوکە حسابەکرێ بەڕاستی دووسێ جۆری هەیە بەزەوەی کە لە هەمویان ئاسانترە دوو ئێسقانەکەی بڵین ئەم کەلەکان کە بێنیتەوە 102 سانتیمیتر بۆ پیاو و بۆ ئافرەتی 6 لە سەروی ئەمەوە قەڵەویە. بۆچی ئەمە گرنگە؟ چونکە چەوری ئەم ناوچەیە کە سنترال ئەدیپۆستیە زۆر خراپترە لە هەموو چەوریەکانی تری بەشی دەشت، ینی بۆچی نایەن مەسەن ڕانیان شوێنیکە چونکە ئەم چەوریە زەرری زیاترە. هەڵبەتە جۆرێکی تر هەیە کە بە ئامێرە پێورێت چەوریە لە لەشە ئافرەت هەڵبەتە چەوری زیاترە ئافرەت لە 135 بەرەوسەرەوە بە قەڵەو حسابەکرێ بۆ پیاو لە 125 لەشی چەوری بەرەوسەرەوە بێ ئەو پێڵن قەڵەوی. هەڵبەتە هەندێک ئامێر هەن کە ئێستا بوار نییە باسییانکەین. ئێستا بینەوە سەر ئەوەی کە قەڵەوی چی ئەکات. قەڵەوی بۆ خۆی ئەبێتە هۆکاری زیادبوونی مەترسیەکان وەکو وتمان کاریگەری هەیە لەسەر شەکرا لەسەر بەرزبوونەوەی پەستانی خوێن چەوری کە یەکێ نەخۆشی چەوریشی نەبێ ئەگەر قەڵەو بێت نەخۆشی چەوری بەرزە بێتەوە. پاشان ئەو کاریگەرە گرنگەی کابێتە هۆی نەخۆشی دڵ ناوپۆشی بەڵێن ئیندۆتیلیەمی دەمارەکانی خوێن لە دڵا لە هەموو بەشەکانی لەشا ئەمە ئەبێت تەندروست بێت کە تەندروستی ئەمە تێک چوو ئەبێتە هۆی نیشتنی چەوری و ئەبێتە هۆی و نەخۆشیانەی کە بەهۆی چیەوە تێکەچەوە دکتۆر؟ خۆی ئیندۆتیلیەم مجموعە میکانیزم هەیە کە وا کات تەندروست بمێنێتەوە. هەموو لەشی مرۆڤ بەڵەنسە لە بینی مادەکانە ئەو مادانەی کە خراپن مەسەلا ئیندۆتیلین ئەوە زیادەکات لەگەڵ چەوری زەخت شەکرا لەگەڵ هەندێک مادەی تر هەیە کە وا ئەکات دایمەن بە تەندروست بمێنێتەوە. قەڵەوی بە دایرێکلی کاریگەری هەیە لەسەر نەهێشتنی تەندروستی ئەو خانانە ئەو ناوپۆشەی دەمارەکان. پاشان سترێسێکی زیایە لەسەر دڵ دروست دەکات کە ئەبێتە لۆد و ئەبێتە هۆکاری ئەوەی کە بۆ نمونە سستی دڵ. جا قەڵەوی بۆ خۆی ئەبێتە هۆی سستی دڵ ئەبێتە هۆی نەخۆشیەکانی دڵ و جەڵدەی دڵ و جەڵدەی دەماغ ئەبێتە هۆی نەخۆشی تێکچوونی بڵین ئیقاعی دڵ کە پێڵێن ئەتریال فیبریلیشن و یەکەم هۆکارە بۆ نەخۆشیەکانی جەڵدەی دەماغ کە تۆ لەوانەیە ئەچیتە لای دکتۆر نەبزت بۆ گرێت هێڵکاریت بۆ کات زۆر باشە لەو کاتەیە بەس پاشی مەسەن 2-3 سەعات ئەو نەبزە تێگەچێت کە تێک چوو کڵۆیەک لە دڵا دروستە بێت و ڕات و بێتە هۆکاری جەڵدەی مێشک و زۆربەی ئەوانەی کە تووشە بن لە 185 بە هۆکارە تووشە بن. جا گرنگیەکەی چارەسەرکردنی قەڵەوی لێرایە. ڕاستە جوانکاری و بۆ جوانی و لەش بەشێکە مرۆڤ حەزەکە لە ناو کۆمەڵگەیە بێت سێڵف ئەستیم ینی بوونی خۆی لە کۆمەڵگەیە حەزەکە جوانترین شێوەی هەبێ بەس بەڕاستی ئەوە کەمترین هۆکارە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی قەڵەوی. وەکوتمان کەمکردنەوەی ڕێژەی نەخۆشیەکانی دڵ و جەڵدە و دەماغ و هەموو شتەکان. پاشان ڕاگررتنی باڵەنسی هۆرمۆنات لە لەشا کاریگەریە میکانیکیەکان بۆ نمونە نەخۆشی ئەژنۆ سەرەکیترین هۆکار قەڵەوە چونکە کە ئەژنۆ دروستە بێ ئەو جومگەیە بۆ کێشێکی سنووردارکراوە کە تۆ کێشەکەت زیاد کرد هەروکو میکانیکیە بێتە هۆکاری ئەو نەخۆشیانە مەسەڵەن هینی جومگەی حەوز یاوەکو هینی ئەژنۆکان. زۆر هۆکاری تر هەن کە بێت چارەسەری قەڵەوی بکەیت دوادانیان ئەوەیە کە تۆ بتەوێت مەسەڵەن شکڵێکی جوانە. باشە دکتۆر دواتر بە وردی باز لە چارەسەرەکانی قەڵەوی ژەکەین ئەگەر دەرفەت هەبێ بەڵام دکتۆر پرسیارێکمێ بۆچی ئەو کەسانەی کە بۆ نمونە خۆیان بە قەڵەو ئەزانن یەکەم جار هەست بەوەکەن ورگیان قەڵەو ئەبێت دیواتە ورگیان زۆر گەورەترە بێت لە چاو شوێنەکانی تری جەستیانە و هەروە پرسیارەکەم بە شێوازێکی تر بکەم ئایا ئەو کەسانی کە بەشەکانی تری جەستیان نۆرمەڵە بەڵام ورگیان زۆر گەورەیە ئەو کەسانە شەژمارەکرێن بە قەڵەوی؟ خۆی ئەتوان بە پێچەوانەوە بیڵێم ڕەنگە قەڵەوی خۆی ئەسڵەن لێرەوە حساب کرێ ئەنی ڕەنگە تۆ لەشت ساغ بێ بەس ئێرە قەڵەو بێت ئەو پێی بوترێ قەڵەوی. پرسیارەکە پرسیارێکی گرنگە و لە ئەساسیشە هۆکارەکانی نەخۆشی لەم سنترال ئۆبستیایە. هەڵبەتە هەندێک جۆر نەخۆشی هەن وەکو کوشن کە بەستەنیان بەشەی لەشیان قەڵەوە و بەشەکانی کە باریکە ئەوە جۆرێکی ترێ لە نەخۆشی ناچینەوە بوارەوە بەڵام
خۆی میکانزمی تێکچوونی باڵانسی بڵێن ئەدیپۆس خانەکانی چەوری و ئەمانە لەوە دەست پێەکە. دوو مادە هەن لە لەشا گلرین و لێپتین. لێپتین وا لە تۆوەکە کە ئیتر تێربی خواردن نەخۆیت لە بۆستی لە حەدێکە. گلرین دایمە هەستەکەی برسیتە خواردنی زیاترە خۆی ئەو نەخۆشیانەی کە قەڵەوە بن ئەو بەڵەنسیان تێگەچێ کە تێکیشە چێخانەکانی جگەر کە مێتابۆلیزمەکەن یەکەم شت ئەوە تێگەچێت کە ناتوانن نیشتنی چەوری لە دەرەوەی بەشە گرنگەکانی لەش مەنعکەن و لە پێشا لەسەر ئەم ناوچەی لەش کۆ بێتەوە. بەداخەوە کاتێکیش کە تۆ چارەسەرەکان دەست پێەکەی دوا شوێن کە کاریگەری دابەزێ ئێرەیە چکە میکانیزمەکە لە چیایە هەم وەرزش هەم خواردن کالۆریەکی تەندروست درەنگتر کار لەسەر ئەو خانە چەوریانە. دکتۆر زۆر سێرە زووتر وەرگەکە گەورە بێ بەڵام درەنگتر دابەزێ. دانانی ئاسانە دانانی ئاسانە زۆر تێجری کوردی لە بەرکەی جوان بێ بەس دوای جا خۆی میکانیزمەکە لەویایە بەڕاستی حەز ناکەم بینەران بەو شتە زۆر زانستیانەوە ئەوە هێنکەین کە بۆچی وا ئەبێت بەڵام حتا چارەسەری قەڵەوی پەیوەندی هەیە بەو دوو ئەنزایمەوە ئەو دوو مادەیەوە گلرین و لێپتین ئەگەر کاریگەری بکەیت کە ئەمیان کەم بکەیتەوە یان زیادکەی و حتا نەخۆشی نەشتەرگەری ئەوە کات کە نەشتەرگەریەکەن بۆ بڵین لابردنی مەعیدەوە شتانە کە باسییانەکەین. باشە دکتۆر بۆچوونێک هەیە ئەڵێن مەرج نییە قەڵەو بێ مرۆڤ چەوری دڵی کەم بێ یعنی زەعیف بێت و چەوری دڵی کەم بێ یان قەڵەو بێت و چەوری دڵی زۆر بێ ئەم بۆچوونە ڕاستە یان پەیوەندی بە ستایلی خواردنەوە و جۆری خواردنەوە بەشی خۆی بەڕاستی وشەیەکی وتەیەکی ئەمریکی هەیە ئەڵێ you are what you eat تۆ ئەو کەسەی چی ئەو کەسەی کە بڵین شخصیەت ئەو کەسێک کە چیە خۆیت نازانم کوردی ئاڵە پێم بڵێ هاوڕێکە چێ بێت دەڵم تۆژی پێم بڵە خواردنەکە تۆ ئەو کەسەی کە چی ئەخۆی بەشێکیان ڕاستە بەشێکیان وانە ئەو کەسانەی کە کێشیان سادەیە و ئاساییە و خواری 25 بیەمایەکان مەرج نییە چەوریەکەیان نۆرمەڵ بێت چکە ئەمە پەیوەندی هەیە بە هەندێک فاکتەری ترەوەی کە لەوانە خێزانی بەزوانی کە قەڵەون یعنی زۆر بەدەگمەن ئەگونجێت کە چەوریان بەرز نەبێت چکە هەر بۆ خۆی میکانزمی بەڵانس نەکردنی چەوری لە لەشا بێتە هۆی بەرزبوونەوەی ئەو مادانی کە جگەر کاریگەریانە کاتویان کا بە چەوری باش و یاوەکو دەریانەکەوان کا بە وزە ناتوانێت لەبەرەوە کۆ بێتەوە ئەوانە دایمە چەوریان بەرزترە لە خەڵکی باش هەندێک ترسیڵەن ترسی پۆزتیڤیش باشە مرۆڤ هەی پێوانە ئایا هەر بەڕاستی قەڵەوەکان بترسن لە جەڵتەی دڵ ترزنا باسمان کردمان قەڵەوی داگرین بەڵام پۆزتیڤەکەی یعنی ئاگاداربوون زۆر باشە لە هەموو جۆرەکانی نەخۆشی ترزنا چونکە نەخۆشیەکە چارەسەر ئەکرێ هەر خۆی پێناسەکەی ئەوترێت چارەسەر ئەکرێ ئەو شێوازە گشتی کە ئەوترێ کەس ناتوانێت جگەرە ترکایە ناتوانێت زەئیف بێ ئەو دوانە هەڵەن هەمووی پەیوەندی هەیە بە ئامادەگی مێشکەوە هەڵبەتە چارەسەری قەڵەوی ئەگەر پۆڵێنی کەین بە 6 قۆناغات تێپەڕێ قۆناغی یەکەم ڕەفتارە بیرکردنەوەتە ڕەفتارتە لە جۆرێتی خواردن مەرج نییە جۆری خواردنەکە جۆرێتی خواردن بۆ نمونە جوینی خواردن بۆ خۆی کاریگەری زۆری هەیە لە قەڵەوی ینی کاتێگەیی بۆ ئینزامانەی ناودەم کە هەندێک لەو مادانە هەرسکەن کاتێگەی بەڕیخۆڵە کە ئەو مادە ئەو ڕژێنانە زۆر خواردن بجوین زەعیفە بینیان قەڵەوە کاریگەری هەیە قەڵەو نەبی ناڵم زەعیفە بی بەس قەڵەو نابی بۆ چکە ڕیخۆڵە و مەعیدە هەمووی چەنەها ڕژێن مەواد ڕژێن کە پەیوەندی هەیە بە جۆرێتی هەرسکردنەوە ئەگە کاتێکی زیاتری بیتێ ئەمان زۆر زیرەکەن بەڵاستی کۆمپیوتەرێکی ئەوە مرۆڤی لە ناو لەشمانایە بەس کە تۆ کاتی نەیتێ هەندێک لەو ڕژێنانی کە پێویستە بۆی کە ئەو خواردنانە بەشێکی هەرز بێ و بەشە زیادەکە بڕوات کاری خۆی ناکات زۆربەی ئەبێتەوە بە وزەوە چێتەوە لەشمانەوە بۆ نمونە درەنگ خواردن بۆ نمونە بەیانیان خواردنی بەیانیان زۆر گرنگە یعنی ئێستاوای لێ هاتووە بوارەکانی ژیان خەڵک دکتۆر تۆ پێمان بڵێ زۆر پزیشکێ لەگەڵ ڕێزمان بۆ هەموو پزیشکەکان
پێمانەڵەن هەندێکیانەڵەن خواردنی بەیانی زۆر بە سوودە بیخۆن هەندێکی تریانەڵەن خواردنی بەیانی بە هیچ جۆرێک سوودی نییە یعنی بەڕاستی ئەمە هاوڵاتی سەرمان لێشەوە نازانین بیخۆن نانی بەیانیان لێ تۆزێ لەم تەوەرە تۆزێ هەستیار بووم چکە نامێ بچمە ئەو بوارەوە کە ئەو جۆرە دانیشتن و مەسەلەن مقابلاتانی چاوپێکردنیان کرد لەسەر قەڵەوی من دژ بۆ چوونم هەبێ من لێرە ناژیم وانی کە لێرەن بەڕاستی ڕێزم بۆیان بەپێی ئەو توێژینەوەی کە کۆمەڵگەی ئێمە چۆنی ئەوێ ڕەنگە ئەوان ڕازبن بەس بەپێی دوایین ڕێنمایەکانی کۆمەڵی پزیشکی قۆڵەوی ئەمریکا خواردنی بەیانیان زۆر گرنگە ئەویش نەک لەبەرەوەی کە خەڵکەڵ ینی ئەچی بۆ ئیش و زەتە بێ و نا ئەوە بەشێکی تریەتی لەبەر ئەو ڕێخستنەوەی ئەو ئینزایماتانی کە کاریگەری هەیە لەسەر هەرسکردن و دابش بوونی چوری و شەکل لە لەشە خواردنی بەیانیان زۆر گرنگە بخورێ دکتۆرانی بێنەرانی خۆشی ڕەنگە کلینیکەکەی جەنابەت لە ئەمریکایە و ئەمریکاش پێما بێت لە ڕێژەی قەڵەویە باست کرد هەتا دێ لاڵقشانەیە بۆ کارەکەش زۆر جار ئەڵەن فاست فود و خواردنە خێراکەستایلیشیان بەیانیان چی بخورێ باش بەیانیان خۆی زۆر باسی خواردنیش ڕەنگە بکەین لەگەڵ بوارەکان بەس خۆی بەیانیان گرنگە تۆ کالۆریەکان بەشکی وەکو هەموو بەشەکانی تری ڕۆژ ئەگەر بە سادەی باسیکین هەچەند ڕەنگە تۆزە بەلەلی تیابێ سێ جۆر سەرەکی خواردنمان هەیە پرۆتینمان هەیە شەکرمان هەیە کاربۆهیدرات لەگەڵ چەوری هەر گرامێک 9 کیلۆ کالۆری تایە ئەگەر بە ئاسانی باسیکەین لە شەکرا 4 هەیە خۆی شەکر کەمترە لە چەوری یعنی کە شەکر زۆر خراپە بۆ قەڵەوی کەمتر کالۆری تایە بەڵام شەکر زیاترە خۆی گرنگە بەڵەنس دروستکەین لەبینی ئەم سیانە هەمویانە جا بەڵەنسەکە چۆن دروست دەکرێ بەگشتی ئەگەر لە 150 خواردنەکە کاربۆهیدرات ئەم مرۆڤێکی تەندروست نەک بڵین کەسێکە قەڵەوەمانەوێ کێشی دابەزێنی ئەبێ بەلای کەمەوە 1000 کالۆری لەوە وەرگێت لە ڕۆژێکە لە شەکر ئەوی تری دابەشەکەین لە بینی چەوری و لە بینی پرۆتینە چەوری گرنگە بۆ مرۆڤ یعنی چەوری نەخۆیت هەندێ بەش هەیە هەندێک خانە هەیە زەرری پێگا بەڵام گرنگە کە چەوریە تێرەکان ئەوانەی کە تێرن ئەوانە نەخورێت پۆلی ئەنساتوریتد ئەوانە کە تێر نین وەکو بۆ نمونە زەیتی زەیتون ماسی یاوەکو هەندێک لە جۆری زەیت هەیە لێرە زۆر کەمە مەسەر کەتان گوێز ئەمانە ئەنساتوریتد یان تێر نین ئەمانە زۆر باشن بۆیە باشە ئەگەر لە بەیانیانە هەندێک ینی لە ڕێژەی ئەو چەوریە بخۆیت شەکر بۆ خۆی گرنگە بۆ لەشین بمرۆڤ بەڵام دوورکەوتنەوە لە شەکری سپی کە ئێمە پێڵین سوکەڕۆز بۆ خۆی شەکرێکی ئالۆزە شەکرێکی سادە نییە شەکرە سادەکان گلوکۆزە و گەڵەکتۆزە لەگەڵ فرکتۆز لە میوەیە شەکری سادە گلوکۆز لە هەموو جۆرەکانی خواردنا هەن بە سوکەڕۆز دروستکراوە بۆ ینی هەردووکیانە گلوکۆز و گەڵەکتۆزە ئەوەی کاڵی بەیانیان چی بخۆی بەڵەنس لە هەموو جەمەکانە باشە بیکەیش بەڵەنسێک بکەی کە ڕێژەی شەکر یا کاربۆهیدرات بە هیچ جۆرێ لە 150 زیاتر نەبێ و کەم یعنی مەرج نییە تێر بیت ئەم ئەبێ مێشکت پێت دکتۆریستم پرسیاری ئەوە بکەم ببوورە قسەکەشە پێبڕم لە ناو کوردەواری خۆمانە شتێکی ئەڵە کەم خۆری دایم خۆر بە ئەم شێوازە پەیڕۆکەین ئەمە شتێکی باشە بۆ لە نەخۆشی قەڵەوی ڕەنگە باش نەبێ بەس بۆ نەخۆشیەکانی تر بەگشتی بۆ دڵیش و بۆ گەدە و بۆ هەرسکردن ئەمان شتێکی زۆر باشە بەس بۆ قەڵەوی بەگشتی ئێمە پێمان باشە پیان بڵین کە ژەمەکانیان محەدەت بێ گەر دوو ژەم یا سێ ژەم بێ زۆر کەم خۆری کەم خۆر بە کەم خۆر بێ و تەندروست خۆر بە ینی تەندروست خۆر بە وەکوتم کالۆریەکان ئەبێ بزانی چۆن دابەشیانەکەی و جۆری خواردنەکان مەسەرەن بۆ نمونە ئێمە فروکتۆزمان هەیە لە میوە باشە بەڵام بەو مانایە ناکە تۆ دانیشی مەسەرەن 3-4 جۆر میوە تێکەڵکە یا 3-4 سێو بخۆیت چکە ئەویش ئەبێتەوە بە گلوکۆزەکە ئەچێتەوە ناو جگەر و ئەچێتە ناو ماسوولکەکان و پێویستمان پێێتی بۆ وزە ینی ئێستا
شتێکی باو هەیە خەڵگەڵێ شەکرە کە شەکرە بەرز بێ خراپە بەڵام خۆی شەکرە نزم بێ زۆر خراپترە کێچە شەکری بەرز بێ ئەتوانێت 600 بێ 600 بێ بگاتە خەسخانە 4 ساعت تاوک چارەسەرەکەی ئاساییە بە شەکری بگاتە خواری چل لە 5 خولەکات چارەسەری نەکەی ڕەنگە زەرە لە مێشتی بات ئەین شەکر گرنگە بەڵام چۆن ئێستا من ئەوەی کە بینم بەڕاستی خەڵک وازان شەکرێک نەکاتە چاکەوە ئیتر کۆتایی بە شەکر هێناوە ئەو نانەی ئەی خۆیت برنج ئەم جۆرە خواردنا هەمووی شەکرن جاوە لە بەشەکانی چارەسەری قەڵەویایە کە بەشێکیان خواردنە بەڕاستی زۆر باش زۆر باش کاتە دکتۆر لە هەموو حاڵەتەکانە ئێمە بابەتە سەرێکیەکەمان لەوەیە کە باز لە دووربوون و پارێزگاربوونمان بکەین لە توژبوون بە گرفتەکانی دڵ و بە تایبەتریش لە جەڵدەی دڵ تۆ پێمان بڵێ با بزانین ئێمە چۆن بتوانین خۆمان بە دوور بگرین لەم بابەتە چونکە بەداخەوە ئێستا هەم لە ناو گەنجانە هەم لە ناو کەسانی بەتەمەنە توژبوون بە جەڵدەی دڵ زۆر زیای کردو بە تایبەت لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکانە باسکەین بەڕاستی من سایەکی دقیقم لانیە بەس بەداخەوە کە ئیویستم ینی من لە ماوەی ئەم ساڵەیە کە لەو نەخۆشخانەیە من نەخۆشخانەیەکی لێڤڵ 1 بۆ نەخۆشی دڵ ینی گەنجێکی خواری 40 ساڵم نەبینیەوە بە جەڵدە بێت کە ئێمە لای ئێمە جەڵدەیانی لە ماوەی نیو سەعاتە بێ بگەێنرێتە قەستەڕە و بۆی بکرێ و حازرەوە هەموو شتێک ئێمە پارس پێرار خەسخانەکەمان عقوبەیرا لەسەر ئەوەی کە مەسەرەن وابزم 5 دقه درەنگتر بوو لە حەدی ستاندەردی 45 دقەکە کە نەخۆشەکە تووشە بێت تاوانەی کە قەستەڕەکە دەست پێەکە ئەوەنە بە وردی کاری لەگەڵەکە هەندوەرگیراوە بابەت بەڵام نەمبینی و 40 ساڵیشم نەبینی و بەڕاستی بۆچی لەوێ وایە و لێرە وایە دکتۆر ڕاستەکەی ڕەنگاوان قەڵەوترن ئەوان چەوریان زیاترە لەوێ بەداخەوم کە واڵێم ڕاستی ڕەنگە بە بۆنەی ئاڵۆزی ژیانەوە وای کردبێت ئەوەی ئێمە احتیمام بە چارەسەرین احتیمام بە گشتی مەنجمنت هەیە و تریتمنت هەیە لە پزیشکیە تریتمنت ئەوەیە کە تۆ توانی حەبێک بنووسی یاوەکو چارەسەرێ بکەیت مەنجمنت بە گشتی بینینی نەخۆشەکە ینی ئێمە کە نەخۆشێکە بینین بەلای کەمەوە یەکەم جارکەی بینی یەک کاتی ژمێر کەمتری بیتێ نەخۆشێک خۆی گلەییەکان هەموو ڕێنمایەکان وەرەگرن زۆر جۆگریشن بۆەوەی کە لەگەڵی بڕۆن پاشان لەوێ ڕێنمایەکان وەکو خۆی تەطبیقەکە لێرە بەداخەوە مەسەرەن ستاندەردێک نییە لەسەری بڕۆی هەر سەیرەکەی هەر لە باسی قەڵەویە من کە سەیرەکەم یەکێگەڵە دوو بخۆ یەکێڵە میخۆ یەکێگەڵە فۆبیا و قەلەقێکی زۆری مەفروض کاریگەری ئەمانە زۆر پزیشکی باشن بەڕاستی شتی زۆر باش باسەکەن من زۆر دڵم خودی خۆمان بەڵام ئەبینم کۆنین با کۆ بنەوە یعنی لەسەر ستاندەردێک ڕێک بوون ئەو وەختە خەڵکی کە ڕێنمایەکانی وەرگر بەگشتی سەری لێ تێک ناچێت ینی من ئێستا کە قسەی بووەکەم هەر چارەسەرێکی نەخۆش بکەین ئەبێ لە چوارچێوەی ڕێنمایەکانی کۆمەڵی دەرمان و خۆراکی ئەمریکا ستانداردێکەیە لەوێ بەپێ و ستانداردی ئێواتوان 6 چارەسەر هەیە بۆ نەخۆشی قەڵەوی لە ڕێنمایەکان بە کورتیەگەر باسی کەین تەبان ئەگەر باسی کەین پێش هەموو شتێ و کوتمان ڕەفتارە پاشەوە خۆراکە وتمان باڵانس بێت بەداخەوە لەوانێ بوارەکە نەڕخسێ خۆی ئەوە هەر بۆ خۆی دانیشتنی چێوێت ترمانم جار لە ئەمریکا وەرتە چۆن خواردن ڕێکخین و چۆنی کالۆریەکان و کە زۆر باس کراوە بۆیە ناچمە سەری چکە زام زۆر پزیشکی بەڕێز باسییان کردووە یەتە سەر بەشی سێهەم ئەوەیە چۆن بجوڵە وەرزش بە هیچ جۆرێک کێشدا نابزێن یعنی ئەمە ئیسپات بووە وەرزش بەتەنیا 6 ساڵ لەم و پێش ئەیانوت وەرزش خۆی کێشدا بەزێ منەوە ناڵم کەسێکی تر بووە بە خۆی 4 ساعات هەر وەرزشەکە وەرزشی سادەی کە ئەکرێت زۆر گرنگە بۆ پاراستنی ئەو کێشەی هەتا بۆ پاراستنی بەڵەنسی هۆرمۆناتەکان بس بۆ خۆی تۆ هەر لەگەڵ خواردنی ناتەن دروستی خۆتابی و لەگەڵ شێوازی غەڵەتی خواردن نابیت و وەرزش بکەیت کێشدا نابەزێ و هەموو کەسێکیش ئەو دکتۆر خەو کاتژمێرەکانی خەو تا چەند پێیان هەیە خەو بەشێکە لە ڕەفتار لە بەشی یەکەم فعلا یانیە خەو سترێس کەمکردنەوەی سترێس تۆ لە ئیشێکای مەکتەبیە ینی لە سەعاتێکە هەستە بڕۆ سێمە لە دەروی نەخۆشخانەکەمان خۆزگە و وێنەیەم پێ وایە حوزێکی ماسییان بۆ داناوین بەڕاستی من جاری وایە ینی تەواو ماندووە بمە چمە دەرێ بەس سەیرێکی و ماسییانە ئەکەم نەخۆشی ڕۆستاوە
دەمەتەقەیەکەکەی ئەچمەوە فرێژ بوومەتەوە ئەڵی بەیانی زووە هەر بۆ خۆی ئەوە ینی ئەو سترێسەر لەسەر کەم بێتەوە ئەو ڕژێنانی کە ئەبنە هۆی قەڵەوی ینی کەمترە ڕژێن مەسە مادەی لەپتینت زیاکە ئەوە ئیسپات بووە کە ئەمانەت کرد و وەرزشێکی تەندروست بە مانای کاردیۆ ئەبێ بکەیت بەس بۆ پاراستنی تەندروستی لێرە منەی بینم خەڵک یا زۆر خەریکی لەش جوانی و ئەوەیە یا هەر کاردیۆکاکە بێ هەردووکی باڵانس بێ اینجا کیتۆ بۆ خۆی کیتۆ بەشێکی زۆر گرنگ ینی بە هەستیار و گرنگە ئەگەر لە خۆم بپرسی بەڕاستی من زۆر لەگەڵی نیم چونکە کیتۆ ڕاستە بۆ هەندێکە زۆر باشە مەسە بۆ نمونە کەسێکە ئەگەر سەرعی هەبێت ئیسپات بووە کە ئیسفادەی لێەکە کیتۆ چییە بە سادەیی لە جیاتی ژەمە خواردنەکان تۆ لە سەدا هەفتەی خواردن وتمان بێ سەدادەی چوری بێ لە سەدا هەفتەیەکەی بە چوری لەش فۆرماتەکەیتەوە لە جیاتی شەکر بەکاربێنێ بۆ وزە چوری بەکارێنێ چوریە هەندێک جار چوری ینی واکات کە کاریگەری هەیە لەسەر ماسوولکەکانیش حاڵەتێک دروستەکە کیتۆسس خۆی حاڵەتێکی مەترسیداری نەخۆشیە ئەوانەی شەکریان کە زۆر بەرزە بێتەوە بۆ نمونە ئەوانەی کە ماوەیەکی زۆر نان ناخۆن هەندێک نەخۆشی پێڵەن کیتۆسس بەت ئەوان ئەسیدۆتێک ئەوە کیتۆسە ینی تر شەڵۆکی کیتۆسس زیابێ تۆش ئەم حاڵەتە دروست دەکەی بەدەست ڕاستە چێشدا بەزێنێ بەڵام زیانی هەیە زیانی بۆ دڵیشە و زەرڕێ هەیەکە بۆ پاشە توە زۆر پەناوێتە بەر خواردنی چوری ئەزانی بۆچی لەبەرەوەی کە تۆ یەکێک لە گۆڵەکانت لە دابەزینی چوری بەزەوە نییە جوان بیت ئەوەیە تەندروستی دڵ باشکەی بەڵام لێرەدا تواکەی چوری بەرز بێتەوە چوری خراپ کە LDL-ە یعنی بڵێن خستی کەمی چوری LDL-ی بڵێنەوە خراپەکەیە و جۆری HDL کە باشەکەیە کەمە بێتەوە لە کیتۆیە ئێمە منەزانم هەندێک هاوڕێ زۆر لەگەڵین و باسیەکەن من بەپێی ڕێنمایەکانی کۆمەڵێ و ئەمریکی قەڵەویەڵە ئیسپات بووە کە چوری باش کەمەکاتەوە چوری خراپ بەرزەکاتەوە لە پاشە ڕۆژاوە بێتە هۆکاری نەخۆشی دڵ پاشان بەردی گورچیلە دروست دەکات زەرەری هەیە بۆ گورچیلە بۆ جگەر بە درێژخایەنی من لەگەڵی نیم بەڵام بۆ هەندێک حاڵەتی تایبەت زۆر باشە جۆرێکی کەش هەیە کە کیتۆ نییە بەس پێڵەن لۆ کاربۆهایدرێت ئەوانەی کە ئیتر کاکە جارێ باسی کرد خەیار شتێکیوە ئەویش بۆ حاڵەتی تایبەت و لە کاتێکی مەسەرەن سنووردارە باشە بەس لەوە دەرچێت مرۆڤ پێویستی بە هەموو زەیەکە واتە تۆ لەگەڵ هیچ جۆرە ڕێجیمەکانی بەرد ڕێجیم بەڵام یەکەم لەژێر ڕیمایی بێت دووەمیان وەکو کیتۆ بزات کیتۆ خۆی بەڕاستی من دیومەیانی حاڵەتیم بۆ هاتووە کە ئەزانین کە نەخۆشمان داغڵ کردووە لە چاودێری ورد پێویستی بەوە بووە تیوبشتنیانی بخرێتە سەر ئامێر و دوایی کە بۆ زانیمانە تەنیا هۆکار کیتۆ بۆ ڕەنگە ئەمە بۆ هەموو کەس ڕاز نەبێ بەڵام بەگشتی لەگەڵی نیم باشە دوایین پرسیاری من هەر لە لای چارەسەرەکان پێش هەفتەیەک لە کوردستان بڕینی مائیدە و ئەمانە قەدەغە کرا لەبەری چەند حاڵەتێک بەداخەوە نەخوازرا و ڕوویە بەڵام بۆ خۆی ئەمانە بەشێک بوون لە چارەسەر وەکو چارەسەرێک پەنای بۆ بریان وەکو جوانکاریە یعنی بۆ ماگە کەسێک مائیدەی ئەبڕیان گۆڕینی ڕێڕەوی مائیدەیەکە ئەمانە لە نەخۆشەکانی دڵ پارێزراوە بن یان تەنها بۆ لایەنە جوانکاریەکەیتی دکتۆر زۆر جوان بوو تەوانێ من لێرە باسی سێ قۆناغی چارەسەرمان کرد قۆناغی چوارەم دەرمانە دەرمانی شوکوتم بەپی ڕێنمایەکانی کۆمەڵەی ئەمریکی نەخۆشەکانی دڵێکی کانەوەی کە ئێستا زۆر خەڵک باسی ئۆزۆمپیکەکە بەس خۆی 6 دەرمانن یەکیان حەبێگە خۆی چوری هەڵنامژرێ ئۆرلیستات یەکیان کۆنتراڤی یەکیان پیوزما ئەمانە هەر یەکەیان بە جۆر یەکیان مزوانی کە ئابیان هەبێ ئەبێ و ئەوە بەکاربێنێت ئەوەی کە تووشی شەقیقە ئەبێت اینجا اینە سەر ئەو جۆرە دەرمانانە کە GLP پێڵێن کە ئۆزەمبیکە و لێرە کلۆتایدا و منجارەوە بزانام ئێستا خەڵک زۆر بەکاریانە هێنێ ئەویش بۆ خۆی سوودی هەیە و زیانیشی هەیە بە تایبەتی و کەسانی کە نەخۆشی ڕژێنی پەریزادەیان هەیە و ڕەنگی شە بێتە هۆی هەوکردنی پەنکریاس ئەم جۆرە دەرمانانە تا لە 125 کێشدا بەزێنن بەڵام بێ لە ژێر ڕێنمایی بێ پاشان یەیتە سەر چارەسەر بە نازور و بە نەشتەرگەری ئەبێت
ئەو کەسانە بن کە لە BMI لە سەدا ینی چلە سەروی چلە نەک هەموو کەسێک ئەبێەوە بکە بەڕاستی گرنگە کە کەسێک پەنجا بێت و هیچ جۆرە چارەسەرێک سووری لە نەبینێ بێ نەشتەرگەری زۆر باشە و ئەبێ بکرێ بەڵام ئەویش هەر بۆ خۆی هەندێک مزعفاتی هەیە سلیف ئێستا زۆرتر دەکرێت جاران RUX-کرات کە بەشێک لە گەدەکەیان هەر بەتەواتی لا ئەبرد و فڕیانەیە سلیڤەکە بەشی ئەمە سلیڤەکە بەشی گەدەکە هەر لابن بەشێکە بێ بە گەدە و ئەبێ بە قۆڵێک بەس ئەوەش ئەبێ لەگەڵ یا ڤیتامیناتوانە خۆی بەش جاران بەشێکیان ئەبڕی بەس ئەمایەوە گەدەکە ئەمایەوە ئێستا تەقەڵیش پێیان بۆ لە ناو مەعیدە تەقەڵ دێ ئەوەی قارسی قارسەکە ئەوە ینی شتێکی باشە لە حاڵاتی معەنە سلیڤەکە جار ئێستا جۆریکە هەیە باندە ینی باندێک دانێن کە تەسکیەکاتەوە خواردن کەمە خۆی یان باڵۆنێک لە ڕێگەی ئەمانەش هەریەکەیان بۆ خۆی جۆرە لە جۆرەکان کێشەی هەیە هەڵبەتە نەشتەرگەری جیاوازە لەگەڵ حەب لە حەباڵین لە سەدا 5 بۆ 25 کێشت دابەزێنێ لە نەشتەرگەری تا حەدی لە سەدا هەشتای کێشی زیادە فەرقی هەیە کێشی زیادە مانای کێشەکەی کە تۆ ئەبێ هەت بێ لەگەڵەوەی ئێستا لی کەرەوە چەندێکە لە سەدا هەشتای ئەوەت بۆ لاپات و زۆر چارەسەکی باشە بۆ هەندێک کەس بەڵام ئەبێت لە ژێر ڕێنمایی بێ و بزانری کێ ئەیکات ئەو کەسی کە ئەو پسپۆڕی کە ئیکات شارەزا بێ و پاشان گرنگتر لەوە ئەبێ پاش ئەوە کلینیکی تایبەت هەبێت کە ئاگداریان بێت و متابعیان کات چکە دوای ئەوە بەڕاستی زۆر کێشیان تووشە بێت زۆر دکتۆر کاتە لە کۆتاییە ئەگەر کەسێک ئێستا بینێری پرۆگرامەکەمان بێ کێشی لەشی زۆر بێت چۆن بتوانێت پارێزگاری لە خۆی بکات چونکە میشە بۆ بەردەوام ئێوەی پزیشکانەڵەن خۆ پاراستن باشتر لە چارەسەرکردن چۆن بتوانێت خۆی پارێزیت بۆی ڕوبەڕووی ئەم گرفتانە نەبێتەوە تر هەر گرفتێکی نەخۆشیەکانی دڵێتەوەیە ڕفتارەکانی بگۆڕێ مەسەلەن تۆ لە کارێکای پێویست ناکە بەستەنیا لە شوێنەکەی خۆت و بە سترێسێکی زۆرەوە خواردنت تەندروست بێت لەژێر ڕێنمایی کەسێکی شارەزا لە بواری خۆراکە ئەگەر پێویستی بە دەرمان کرد وەکوتمە 6 جۆر دەرمانە هەیە توانی بەکاری بێنی لە هەمووی گرنگتر هەر کاتێک قەڵەو بووی ئەمە کۆتایی دنیاە ئەتوانیت بە ئاسانی چارەسەری بکەی وەکو هەموو نەخۆشیەکی تر زۆر باشە دەست خۆش سپاس بۆ ئامادەبوونت مادوومان کردی دەست خۆش ئەم جارە لە ئەمریکا وەردەگرین دکتۆریانە ئەگەر کاتەکانمان ئەگەر کاتەکەشمان زۆر زۆری جیازە بەس خێناکەوە زۆر سپاس بۆ تۆ